لبارەی گرنگی ئەوە لە حەدیثە هاتووە لە چەند حەدیثە بە چەند ڕیوایەت هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ کەسێک لە بەنی ئیسرائیل لە ڕیوایەتێکا فەرمێ بەغیەک لە بەغایای بەنی ئیسرائیل ڕۆژێکیان تینوێتی وای پێکات ئەڕواتە لای بیرێک بۆ ئەوەی ئاوی لێ بخواتەوە تەماشا ئەکات سەگێک زوان ئەخشێنێتە زەویەکەیە لە لای بیرەکە و تەماشای ناوی بیرەکەکە ئاوەکەی ناوی بیرەکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ئەم کابرایە کە ئەمەی بینی زۆر متەئەسیر بووتی ئەمیش وەکو من تینوێتی زۆری پێهێناوە بۆیە دا ئەبەزێتە خوارەوە لە بیرەکە و خۆی ئاوی لێ خواتەوە پاشان لەگەڵ خۆشیە بە پێڵاوەکانی بە خوفەکەی ئاو ئەهێنێتە سەر بۆ ئەو تووتکە بۆ ئەو سەگەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێن کابرا زۆر تاوانبار بوو بەڵام خوای تەعالا بەهۆی ئەو ڕەحمەوە بەهۆی ئەو کارە پیرۆزەوە کە کردی خوای تەعالا لە گوناحەکانی خۆشە بێ خوای تەعالا عەفویەکە چونکە ئەوە کارێکی زۆر گەورەیە زۆر مبارەکە وتیان ئەی پێغەمبەری خوا وإن لنا في البهائم أجرا يعني حتى تنانت إما لحيواني شا أجر من هدسك يعني أجر إما بزيمان بحيواني شابيته آوي بيبدين ناني بيبدين نك أو حيواني كهي خوته بلكو حيواني كترش أبيني لو دشتا تنويتي برسيتي هاب نزيكي جعدية بوتوا خريكا ناتواني لجعدك تيبر ببيان ببريتوا سياريك أترسي سياريك ليبا ئایا ئەگەر من بەزەیم پیا بێتەوە و ئاوی بدەمێ یان نانی بدەمێ یان بیبەمە ئەو بەرجادەکە ئەجرم دەسەکەوێ لەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی في كل كبد رطبة أجر فەرمووی هەر مەخلووقێکی خوا کە زیندەوەر بێ و زیندوو بێ تۆ خزمەتی بکەی بەزەیت پیا بێتەوە ئەجری خۆت دەسەکەوێ بە تایبەت ئاودان تینوێتی شکاندن. حديثك متفق عليه يا خوش يسكانم مواتى بخاري ومسلم جرى منتوا لحديث ترى هاتوا بيغمر صلى الله عليه وسلم فرموي أيما مسلم سقى مسلما على ظمأ سقاه الله من الرحيق المختوم هر مسلمانك تینوێتی برایەکی مسلمانی خوشکێکی مسلمانی بشکێنێ لە کاتێکە ئەو تینوی بێ و ئەم ئاوی پێبدا و تینوێتەکەی بشکێنێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای تەعالا لە ڕەحیقی مەختوم ئەکا بە نسیبی شەرابی بەهەشت کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ناوی بردووە